خاڵێکی تریش دیسان هەر لەو دەلیلانێک کە ئەیڵێن کە شۆڕشکردن دژی حاکمی مرتد پێنجەمیان ئەمەیە کە ئەگەر مسلمانان لەبەر بێهێزی و نەتوانین نەیانتوانی شۆڕش بەرپا بکەن و حکمە حاکمە مرتدەکە لا ببن جا ئەمە هەمووی برانی بەڕزم قسەیە لەسەر حاکمە مرتدەکە ئێمە ئێستا مشکلەی گەورەکەمان سیستمەکە خۆیەتی مەلیک عەوڵا خۆی کافر بووە و مرتد بووە تۆ بەو یاسا و ڕێسانێک کە داوناون خۆ کێشەکەمان وەکو مەدخەلیەکان وا ئەزانن لەگەڵ سیستمی عەرەبستانی سعودیەکە سیستمەکە جاهیلیە ئێستا کێشەکە لەسەرەوە نیە خودی بەرزانی لەسەر سیستمە جاهیلیەتەکەشە کە هەیەی جگە لەوە بەرزانی خۆی یا تاڵەبانی کەمان هەموو ڕیز میلیشیان خەڵک ناوی ناون سەرۆکی وڵات کەوابوو ئەگەر مسلمانان لەبەر بێهێزی و نەتوانی نانتوانی شۆڕشەکە بەرپا بکەن نانتوانی حاکمە مرتدەکە لا ببن فەرزێکی تریان لەو کاتەوە کەوێتە سەرشان کە خۆ ئامادەکردنەوەکەیە بۆ جیهاد وەکو ئیعداد ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوای لە مجلدی 28 لاپەڕە 259 باسی ئەوەی کردووە کە ئەفەرمێ هەر لەو کاتەوەی کە جیهاد لەبەر نەبوونی هێز و نەتوانین ناکرێ خۆ ئامادەکردنەوەی پێکهێنانی هێز و سوارچاکیەکە ئەبێتە فەرزی سەرشانی هەموو کەسێکی بەتوانە چونکە ئەوەی فەرزێکی پێتەواوە کرێ فەرزە ئەمەی کە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ مادام بە سەبەبی ئەو عەجزەوە هاتووە جا ئەمەی ئەفەرمێ ئەمە عەرەبیەکەشی ئاوایە فەرمێ يجب الاستعداد للجهاد بإعداد القوة ورباط الخيل في وقت سقوطه للعجز أم عبارة مهمة في وقت سقوطه للعجز ئەگەر بە سەبەبی لاوازی و کزی و بێدە سەڵاتی و پەرتەوازەی خۆمان نەمانتوانی جیهادەکە بەرپاکەین و شۆڕشێکی ئیسلامی بەرپاکەین کە ڕەگ و ڕیشاڵی ئەمانە لادا و بیان پێچێتەوە ئەگەر لەبەر ئەمە نەمانتوانی ئیعدادەکە فەرزە بێ لەسەرمان ئیتر ئیعدادەکەش ئەو کاتە دیارە وەکوتمان ئامادەسازی ئیمانیە ئامادەسازی شەرعیە ئامادەسازی مەشقە پەیاکردنی چەکە زانینی خوتەی شەڕە هەڵبژاردننی جێگا و ڕێگایە دۆزینەوەی مەوایە ئەو تەفسیلانەی ترکە عادەتەن هەموو گروپێک لە وڵاتی ئێمەش هەروایە لە کوردستانە پێشەوەی پارتی چەک هەڵگرێ لە 1960 شۆڕشی ئەیلول دروست ببێ 15 ساڵ لەوە پێشتر خەباتێکی سیاسی کردووە کۆمەڵێکی دروست کردو لە 1946ەوە کە پارتیە و حیزبێکی سیاسی و بەرنامەی سیاسی و کۆبوونەوەی حیزبی و دەرەجاتی کۆبوونەوەکان و دەرەجاتی پلەی حیزبێتیەکەشی هەموو دیاری کردو بەو شێوەیە ڕۆشتون یەکێتیش بە هەمان شێوە یەکێتیش کە ساڵی 1975 دەرکەوتەوەکو حرەکەتێکی چەکداری پێشتر ئەو کۆمەڵە لەسەر کۆمەڵێک بەرنامە و ئوسوس ڕێسا هەموو یەکیان گرت بوو و هەر حیزبێکی تری کوردستانیش بگری هەر ئاوایە پەکەکە لە هەشتاویەکە شۆڕشەکەی بە چەکداری دەست پێ کردو خۆ پێش ئەوە هەر لەو زمانێک کە ئۆجەلان تەلەبە بوو لە جامعای خوێند کۆمەڵ خەڵکێکی لەسەر ئەساسی مارکسیزم کۆ کردبووە بۆ ئەوی ئەو گروپە دروست ببێ کەوابوو ئەو کەسانش کە بیانەوە شۆڕشێکی ئیسلامی و جیهادەکە بەرپا بکەنەوە لە کوردستانی ئێمە بە هەمان شێوە هەربێ لە سەرەتاوە منهەجێک هەبێ لەسەری کۆ ببنەوە پەیڕۆ پرۆگرامێک هەبێ ئەنجا کۆمەڵکاریەک هەبێ دوای ئەم کۆمەڵکاریە بڕوایان وابێت لەسەر ئەم منهەجە ڕێئەکەون و ئەنجا دوایی تەماشای ئیعدادەکە ئەکەن و ئیعدادی ئیمانی و هی شەرعیە و هی جەستەیە و ئەنجا هیچ چەکە و پیاکردنی پارەیە و ئیمکانێتە و هەڵبژاردننی جێگا و ڕێگایە و دۆزینەوەی خەڵکێکە کە پشتیوانی بێ و تەنزیماتکردن و وەرحاصل لەم پێداویستیانە نەک بەوەی کە هەر بەوەندە خەڵکێک حەزی لە تفەنگچێتی بێ وابزانێتتر ئیشەکە هی جیهادیە و ئەتوانێت بچێتە شاخێک خاستن وڵاتی ئێمە کوردستان هەموو شوێنێکی گونجاوی ئەو شۆڕشە چەکداریەیە بەڵامە بێ ئەمانەمان هەموو لەبەر چاو بێ کەوابوو ئەبێ وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ وەقت سقوطه للعجز بەسەبەبی عەجزی ئێمە نەتوانین ئێمە کە جیهادەکەمان نەکرد ئیعدادەکە فەرزە بێتەوە لەسەرمان خوای گەورەش ئەفەرمێ ولا يحسبن الذين كفروا سبقوا إنهم لا يعجزون وأعدوا لهم ما استطعتم من قوة باواني كافر بون ونزانا بهز ناكون ئێوەش ئەی مسلمانینە بۆ ڕوبەڕووبوونەوەیان هەرچی ئەتوانن لە هێز ئامادەی بکەن پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لەو حەدیثەی صحیحەی
کە هێنامانەوە پێشتر کە عوقبەی کوڕی عامر لەسەر منبەر جێڕایەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر منبەر فەرمووی ئەلا ئین القووەة الرەمی ئەلا ئین القووەة الرەمی ئەلا ئین القووەة الرەمی سێ جاری ئاوا فەرموو کە لە صحیحی مسلیمایە ژمارە 5055 واتە ئەوە بزانن کە هێز کە لەو ئاەتی 16 ئەنفالەکەیە وعیدوا لەهم ما استطعتم من قوة هێز بریتیە لە تیرەندازی هێز بریتیە لە تیرەندازی هێز بریتیە لە تیرەندازی